گەگران و بینەرانی خۆشەویست لەو کاتایی تورستەکانی داعش پەلاماری عێراقیان برد و دەستیان بەسەر چەندین لە شارەکانی عێراقدا گرت حکوومەتی وڵاتەگرتوەکان کەوتەتە گەڕ بوو دوزینەوەی ڕێگایەک بوو چارەسەرکردنی ئەو گرفتێکە لە ئێستاکە لە عێراقدایە و هەروەها فشارهێنانە سەر حکوومەتی مالکی بوو پێکردانی حکوومەتێکی فرەگیر و بۆ بۆنایەوە وەزیری دەرەوەی وڵاتەگرتوەکان جانکێری سەردانی عێراقەکات بۆ ئەوەی جارێکی تر فشار بینە سەر عێراق بۆ ئەوەی بتوانن پێکەوە کار بکەن بوو چشتن سەر هەندی لایەنی ئەم گرفتەی کە ئێستاکە لە عێراقدا هەیە کاک هێمنە سەیدی لێکۆڵەری کاروباری ڕامیاری ڕاستەخۆ لە لەندەن لەگەڵماندایە بۆ ئەوەی چشکەن سەر ئەم بابەتە کاک هێمن زۆر خۆشاتن زۆر سپاس کەرزم. کاکە من هەڕۆ بەزانی ئەم جۆر ڕێبازەی کە وڵاتی گرتوەکان لە بەری گرتووە و ڕێبازی فشارهێنان جارێکی ترەوە بە قسەی خۆیان وەزیری دەرەوە دەڕاتە دواوە بۆ عێراق بۆ ئەوەی فشار بەسەر مالکی بێنن ئەم جۆرە ڕێبازە کە لە پێشدا سەرکەوتن نەبووە بۆ وڵاتی گرتوەکان هەروەها لەسەری بەردەوام دەبێت ئەوە کەم هەزینەترین ڕێگایەکە کە دەتوانێت ئەمریکا بگیرێت بەر ڕێگایەکە هیواشی هەبێ ئەکانێکی دەبێت ئێمە دەزانین ئێستا هەڵبژارنەکان لە نێوان عێراقە لە نێوان باش و باشتر نییە لە نێوان خراپ و خراپترە ئێمە دەبینین احتمالی هەیە کە عێراق بەرەو شەڕێکی ئاینی یەک پارچە بڕات کە باقی وڵاتانی شێدا بگرێتەوە احتمالی هەیە ئێران و سووریە لەلایەک و عەرەبستان و قەتەر لەلایەکەوە لەو شەڕە وەربگرن بۆیە پێ بڵین هەڵبژاردنێک شاریە تەنانەت شیعەکانی لەسەرەوە کۆتن کە نوردین مالکی دەوری زۆر خراپی هەبوو لەسەر لە ئەو ڕۆژێکی سال عێراقدا هەیە لە ڕاستیدا جگە لە حکوومەتی ئێران ئەویش نەک هەموو حکوومەتی ئێران ئەو بەشەی کە پەیوەندی بە عەلی خامنەی ڕێبەری باڵای ئێرانەوە هەیە پشتیوانی لە مالکی دەکات بۆیە ئەمریکاش کە ئێستا دەبینێت کوردەکان سونیەکان زۆرینەی شیعەکان وڵاتانی دراوسێ جگە لە ئێران خوازیاری وەن کە مالکی نەبێت ویش لەسەرەوە پێداگری دەکات لە ویریش دێمەوە کە 4 ساڵەمەوەبەر بە پێداگری ئێران و ئەمریکا بە شێوەیە هەوبەش مالکی بوو بەسەر وزیران دەنا دەنگی کەمتری هەنا بوو و شانسی ئەیاد عەلاوی زیاد کاکیمانی مەزانین لە عێراق حکوومەتێک هەبوو کە هەموو لایەنەکان تێدا بەشداریان کرد بەڵام لە درێژاییدا مالکی دەستی بەسەر هەموو شتێکا گرت لێرەدا ئەو بارێکە لە عێراقدا بەدی هاتوتە کایەوە ئایا پەیوەندی بە کەسێکە و هەیە و یاخود بە سیستمەکەەوە تەبەن کەسش دەور دەژێرێت ئێوە ئاماژە بۆ کرد سەرەتا قەرار بوو کە حکوومەتێکی هەم کورد و عەرەب و سونی و شیعە هەموو تێدا بەشدار بن و ئاوای دەستی کرد بەڵام هەر لەو ڕۆژەوە کە ئەمریکەکان لە 2011 هاتنە دەرێ لە ئەمریکا لە عێراقێ ئیحتیمال لەگەڵ تاریخ هاشمی نوری مالکی تووشی شێشە بوو لەگەڵ ئاغای ئەلئیساوی وەزیری دارایی سونە تووشی شێشە بوو لەگەڵ کوردەکان تووشی شێشە بوو ئەو ئەفتەشی سەهوە کە بەڕاستی وەکو هێزێکی خۆجێیی سونی زۆر باش لە بەرامبەر ئەو تونڕەوەی ئیسلامیەکان وەستا بوو ئەوەی هەوەشاندەوە بەرپرسانی سەهوە کە قرار بوو دو هەڵوشانەوە کە بەڵێنیان پێدرا من لەگەڵ ئەفتەشی عێراق تێکەڵ دەبن و بەرپرسایەتی باسوو دەگرن نوری مالکی لەو بەڵێنەی خۆی پاشگەز بۆەوە کەواتە ببینین تاکەکەس دەوری هەیە سیستمەکە ئامادە بوو جابا بڵین گلەیشی لەسەر بوو بێت ئەو جوورێک هەموو کوردەکان و سنەکان دایان هەویست نەبوو بێت بەڵام بەڕاستی بە جوورێک وادا ڕژرا بوو کە ئەوانیش تاڕادەیەک بەشدار بن بەڵام دەوری تاکەکەسی مالکی بوو بە هۆی کە ئەو سیستمە نیمە دروستە یا بڵین بە شێوەیەک تاڕادەیەک دیموکراتیکە فشل بێنێت و هیچ ئاکامێکی نەبێت کاکیمانی مەزانین ئەو کەسانێک کە لە عێراقدا پەروەردەبوونە هەموو لە چوارچوەی ئەو سیستمی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیدا پەروەردەبوونە کە سیستمێکی هەمیشە نادیموکراسی بووە و شیوەی بیرکردنەوەشان بە زۆری هەر نادیموکراسیە جالێرێدا چ جیاوازی دەکات کی دێتن یا کێ ناهێتن ئەگەر بیرروبی و چونیە بە هەمان شێوە بێت کاجیانی لێرەدا من بە تەواوی دەگەڵت هاوڕانی بەڕاستی چونەگەر کوردستانیش باشووری کوردستانیش لە بەشێک لە ڕۆژهەڵاتی ناوین دابنین ئێمە ئێستا دەبینین دوای دوودەیە تەمرینی دیموکراسی نرخدان شەڕ و هەڵا ناخۆشی کوردستان گەیشتوتە پێکەوە ژیانی لایەنە سیاسەکان پێکەوە دەبینین لە سەرەتا لە کوردستاندا تاکە حیزب بوو حیزبێک لە ناوچەیەک حیزبێک لە ناوکی دیکە دوای وردە گەیشتنەوە قەناعەتە کە دوو حیزبەکە
یەک ببن و حکوومەت پێگوێنن دوای کە مەترسیوە بوو ئەم دوو حیزبە پێکەوە بەرەو دیکتاتۆریەتی زۆرینە بڕۆن ئۆپۆزیسیۆن پێکات ئۆپۆزیسیۆن خۆناغی زۆر ناخۆشی بڕی سەرەتا خۆپێشاندانی سەرشەقام و شەهیددان و بەرامبەربوونەوەی حکوومەت و خەڵک بوو دوای وردە بەشداریکردن لە دەسەڵات بوو دوای بەشداریکردن لە پارلمان بوو ئێستا دەبینین لە کوردستان حکوومەتێکەیە کە 5 لایەنی سیاسی تێدا بەشدارن دەبینین ئۆپۆزیسیۆن تقریبا هەر نەما ئەم سێ لایەنەی کە وەکو ئۆپۆزیسیۆن دەناسران ئێستا 10 پۆستی وەزارەکان لە ناو حکوومەتی هەرێمدا هەیە سەرۆکایەتی پارلمانیان بەڕێسە کەواتە وانییە کە بڵین ئەو خاکە هەر خاکێکی نەفرین کراوە و لەعنەت کراوە بۆ دیموکراسی نابێت بە تەمرین دەتوانین لەوێ پێکەوە ژیانیش ببینین بەڵام بەداخەوە کەسانی وەکو نووری مالکی مەجای ئەو تەمرینەکە ئەگەر پێکش بێت تێکی دەدەن کاکی من ئەوەی تێبینی دەکرێت تا ئێستا چ ئەمریکا و یاخود ئەو لایەنانەی لە عێراق دەستیان تێکەڵاوە هەمیشە بە دوای چارەسەریەکی تاکتیکانە بوونە تاکو و ڕیشەیی ئایا ئەمە نیشانەی کەمبینی ئەو لایەنانەیە بەداخەوە بووە چون مەجال بۆ پرۆژەی درێژخایان نەبوو بەڵام لێرەشدا بیسانەکانێ بۆ یەکەم جار من کاتێکە سەرۆگۆباما باسیوەی تورکی ئێمە ڕاستەوخۆ تێکەڵ بەو کێشەیە نبین من جورێک بۆ یەکەم جار دووربینین بینین یعنی ئەمریکا نەهات لە ناکاو بێت بپڕژێتە ناو شەڕەکە کاری بۆ نەدا بێت لە عێراق چ نووری مالکی چ سیاسەتێکی لە پشتە دەیهەوێ دەسەڵاتی فۆقولعادەی بۆ خۆی وەرگێ دەیهەوێ لە پشتیوانی ئەمریکەکان بۆ هێرشی هەوایی بۆ سەر داعش استفادە بکە بەڵام هیچ بەڵێنێک بۆ ئاڵوگۆڕ نەدا لێرەدا دیتم کە بۆ یەکەم جار ئەمریکا نایهەوێ زۆر کورتڕوانێ نایهەوێت تاکتیکی تماشا بکات دەڵێ من بە مەرجێک یارمەتی دەدەم کە ئەم ئاڵوگۆڕانە بێتە پێش وێڕایوەی کە بارحاڵ نیگەرانی ئەمڕۆی هەیە هەمومان نیگەرانیە کەوای و کەسانێک کە خۆیان یان کەسوکاریان لە ڕۆژهەڵاتی ناوین دەژین ئێستا هەموو نیگەرانن بەڵام ئەوە نەبوو بۆ هۆیەوەی کە زۆر تاکتیکی بێنین شەڕێکی وەکو داعش لە خۆمان کەینەوە بۆ مەرجەکە بێنین مالکی بکەینە شەڕێکی دیکە بەهێستری بکەین بەڵێ ئەوەی جناکان ئاماژەکەی دروستە هەتا ئێستامە زیاتر تاکتیکمان بینەوە تا استراتیژی بەڵام پێم وایە بەلەوە بۆلاوە هەم ئەمریکا بەرەو استراتیژی دەڕوا هەم لایەنە عەرەبی سوننە بەرەو استراتیژی دەڕوا هەم کوردی زۆر بە جددی ڕوانینێکی استراتیژیک و درێژخایەنی بۆ داهاتووی خۆی لە عێراقدا دەبێت ئێستاکە ئەم بارەکە عێراق تێدایە ئیوە چ ڕێگە چارەسەرێک بەباش دەزانن دوو ڕێگا هەیە کە هیچ کامێکان پەیوەندی بەڕابردووی عێراقەوە نیە یەکەمەوەی کە حکوومەتێکی فێدراڵی هاوشێوەی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ عەرەبی سوننە بێتە پێش ئەوان بتوانن بۆ خۆیان خۆ بەڕێوەبەری خۆیان هەبێت هەر بۆ شێوەی کە ئێستا حکوومەتی هەرێم ئەوە ڕێگایەکە ڕاستەکەی ڕێگە دووەمەکە دابەشبوونی عێراق بەس لەو باوەڕەدان وڵاتە یەکگرتووەکان و یاخود وڵاتانی تر ڕێگە بدەنەوەی عێراق دابەش بین وڵاتە یەکگرتووەکان هیچ بەڵێنێکان نەداوە کە تا پارێزەری پێکەوە ژیانی ئەو نەتەوانە بن کە پێکەوە کێشیان هەیە وێڕاوەیە کە لە سیاسەتی درێژخایەنی ئەمریکادا زۆر گرنگی بە خاوەرمیانە نادرا ڕاستە ئەمریکا بەرەو ئەفریقا چووە بەرەو ناوچەی دەوروبەری چین چووە ئەو گرنگە زۆرەی کە جاران بە ڕۆژهەڵاتی ناوینی لەبیان نایدا وڵاتانی دراوسەش وردەوە دەوەکو واقعی قبول دەکەن پاشاکەن جارجار لەلایەن بەرپرسانی تورکیەوە دەبیستین کە باز لەوە دەکرێت کە عێراق بەرەو دابەشبوون دەڕوات لە حاڵدا مثلا 5 ساڵ لەمەوبەر ئەم قسەیە لە تورکیەوە پێکوا بوو ئێستا من پێم وایە کە ئەگەر لە ناو هێزەکانی ناوخۆ بە نەتیجەیەک نەگەن و نەتوانن حکوومەتێکی هاوشێوەی کوردان بۆ عەرەبی سوننە پێکبێنن کێشەی ناوچە دابڕاوەکانی کوردستان ئێستای پێشکەوت دابڕاونیە چارەسەر بکەن بە شێوەی یاسایی من پێم وایە عێراق بەرەو دابەشبوون دەڕوا و نەهێزە نیزامێک هێزە زلهێزە جیهانەکان بۆ وێنە ئەمریکا زۆری خۆپێوە ماندوو دەکات و نە وڵاتانی دراوسێ دەتوانن کاری بکەن لە ئاسیوەی کە پێشی کاکێمانە سەیدی شێکەرەوەی کاروبارە ڕامیاری لە لەندەن لەگەڵمانە بوون زۆر سپاس سپاس بۆ